دوای چەند ڕۆژێک تەرمیات سەرباز بە پارچەکراوی دۆزرایەوە و لە کەرکووکیش هێشتا هاوین نەهاتووە بەڵام بێ ئاوی بەرۆکی گرتوون. سڵاوتان لەبێت. تەرمی یا سەربازی تەمەن 3 ساڵ بە پارچەکراوی برایە پزیشکی دادی سلێمانی و تا ئێستاش ڕووداوەکە بەڵێڵی ماوەتەوە. بیرتان دەخەمەوە ڕۆژی 28 پێنجی 2026 و لە دووەم ڕۆژی جەژنی قورباندا خێزانێکی دانیشتووی پیرزین لە هەولێر بۆ جەژنە پیرۆزە چوونە گوندەکەیان ئێنجا کە سەر بەناحەی سەنگەسەرە لە بناری چیای قەندیل. لەو کاتەوە منداڵەکەیان یاد بێسەر و شوێن بووە و تا ئەوەی کە درەنگانی شەوی ڕابردوو تەرمەکەی هەر لەو سنوورە بە پارچەکراوی دۆزراوەتەوە. سەرەتا تەرمەکەی برای پزیشکی دادی ڕانیە، بەڵام بەهۆی نەبوونی پزیشکی پسپۆر ڕەوانی سلێمانی کرا. هێشتا هۆکار و پاڵنەری ڕووداوەکە نەزانراوە و پۆلیس و هێزە ئەمنیەکان چاوەڕێی ئەنجامی پشکنینەکە دەکەن. ڕێگای هامڵتۆن چۆن پڕخێر و بەر و سەرنجڕاکێشە ئەوەندەش مەترسیدارە بۆ ئەو کەسانەی کە بە وریاییەوە لێ ناخوڕن. لە 45 ڕۆژدا 2 ئۆتۆمبیل لەو ڕێگایە بەربوونەتەوە ناو ڕووباری قەراق جادەکە. بەهۆیانەوە 4 کەس گیانیان لەدەستداوە و 4 کەسی دیکەش بریندار بوون. ئەگەر لە یادتان بێ ڕۆژی هەینی 1 پێنجی 2026 لە نزیککانی ماران خێزانێک لە کاتی گەڕانەوەیان لە سەیران کە ژن و پیاوێک و 3 منداڵ بوون بە ئۆتۆمبیلەکانەوە کەوتنە ناو ڕووباری گەلی عەلیبەگ. ژن و پیاوەکە ڕزگاریان بوو بەڵام 3 منداڵەکە گیانیان لەدەستدا و دوای ماوەیەکی زۆر تەرمەکانیان دۆزرانەوە. ئەمڕۆژ لە نزیک گوندی ڕەزان بار هەڵگرێک بە 3 سەرنشینەوە لە ڕێگا لایدا و کەوتە ناو ڕووبارەکەوە. دوو لە سەرنشینەکان بە برینداری ڕزگار کران و یەکێکیشیان گیانی لەدەستدا. ئەویش شۆفێری بار هەڵگرەکە بوو. هێشتا هاوی ناتوە دانیشتوانی گەڕێکی دەواازەی کەرکووک زاریان وشک بۆ و دەڵێن لە بێ ئاویدا خەریکە قڕ دەکەین و مێشومە گەز ژیانی لێتاڵ کردوین. ئەمڕۆ بەشێکیان هاواریان لێ هەستا و ناڕزاییان دەربڕی. عادل ئەحمەد یەکێک لە پیاماقوڵانی گەڕەکەکە بە 964 وت دووماگونیوە یەک قەترە ئاو نەهاتۆ بۆ ئێرە. زستانان تراکتۆر لێرە دەرناچێ. ئێستا شەوان مێشولە نایاڵێ بخەوین. بە ڕۆژیش ئاو نییە ئیش بە موبەڕیدەکان بکەین بۆیە خەو و خواردنمان لێ حرام بووە. وەک خۆیان دەڵێن چەند جارێک داوایان لە کاربەدەستانی شار کردووە لە وەزعە دەربازیان بکەن بەڵام سوودی نەبوو تا ئێستا کەس نەچووە بە دەمیانەوە. وردە وردە لە بەشێکی ناوچەکانی کوردستان گەرماخۆی نواندووە و سەری کەچەڵ دەسووتێنێ. بەڵام لە کوێستانە دڕفێنەکەی کانی خومار لە دەبەری برادۆست هێشتا بە باڵای 3 کەس بەفری لێماوە و ئاوا بڕات ئەم هاوینە بەفری لێ نابڕێت. سۆزدار ئەحمەد ژینگە دۆست و گەڕیدەی چالاکوانی ناوسروشتی کوردستانە لە پشووی ڕۆژی هەینیدا خۆی گەیاندۆتە کوێستانەکە و چەندی مەنەکی بە مۆبایلەکەی تۆمار کردووە. ئەو بە 964 وت زیاتر لە 5 مەتر بەفری لێماوە و تیمەکانی ڕێگا و بانی سۆران تازە بە تازە دەستیان گەیشتووەتە شوێنەکە و خەریکیکردنەوەی ڕێگاکانن. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد.